بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە ناوی ئەو کەسانی بڵاو کردووەتەوە کە وەزارەتی پلاندانانی عێراق بۆ سەرژمێری گشتی داوای کردووە. دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان ڕایدەگەێنێت سەرجەمی ئەو کەسانی دانراون سەر بە حیزبێکی دەسەڵاتن و بەرپرسیارەتیان هەیە، بۆیە پرۆسەکە بە نائەدالەتی و ناشەفافی ناو دەبەن و دەڵێن نیگەران وەڵوێستی گەورەتر و فراوانتریان دەبێت. سەرجەم مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی وانەبێژ مەشمولن بەوەی کە سوودمەند بن لەو پرۆسەیە و بەشدار بن تایدا، بەڵام بەداخەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە پێچەوانەی ڕێنمایی وەزارەت و گشتاندنی وەزارەتی پەروەردەش کاری کردووە تا ئێستا. سێ قۆناغی یەکەم قادەکان دیاریەکرێت، دواتر بەڕێوەبەرەکان، دواتر کارمەندەکان. قادەکان 12 کەسند و مشریفیش دیاری کراوە، لە ڕاستیە هەمویان بەدەرن لە ڕێنمایی و لە گشتاندنەکانی وەزارەتی پەروەردەیش و پێچەوانەی ئەویشە هەمویان لە یەک حیزبن و هەموو خەڵکی گشتی بێبەش کراوە لەو پرۆسەیە و ئەیانەوێت لە قۆناغەکانی تریشا بێبەشیان کەن. ئێمە لێرەوە پیانەڵێن ئەمە قوبوڵ کراو نییە و ناڕەزایەتی بەرفراوانی لێکەوێتەوە. سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی مامۆستایان دەڵێت نیگەرانن لە شێوازی دانانی ناوەکان و بە ئاماژەیەک بۆ گەڕانەوە بۆ ڕابردوو تۆخکردنەوەی حیزبایەتی ناوی برد. داواشی کرد پەروەردەی هەڵەبجە لەو بارەوە ڕوونکردنەوە بدات. ئێمە قەناعەتمان وایە ئەمە گەڕانەوە بۆ دواوە، ئەمە تەڕاجوعکردنە لە ئەو حاڵەتی کە ڕۆژ بڕۆژ پێویستەکە حکوومەت و دامودەزیەکانی حکومە شەفاف بن و کۆڵێ هەڵوێستی خەڵکی دیکە بخوێنەوە و ئاگیان لە خەڵکی دیکە بێ، بەڵام بەداخەوە ئەمە گەڕانەوە بۆ دوا تەڕاجوعکردنە بۆ ساڵانی دوورتر کە کۆڵێ هەر یەک حیزب و تاک حیزبی و تاکڕەوی هەبوو لە کوردستانە. ئێمە قەناعەتمان وایە ئەبێت سەرجەم دامودەزیەکان دەزیەکان شەفافن و ئاگیان لە خەڵکی دیکە بێ. داوامان وایە کە هەڵوێستێکی ڕوونیان هەبێ و ڕوونکردنەوە بدەن لەسەر ئەم بابەتە، چونکە ناکرد لە بابەتێکی ئاوا گرنگ و هەستیارە تو خەڵکی دیکە فەرامۆش بکەیت. هاوکات دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان دەڵێت بە پێی ڕێنمایەکان دەبوو مامۆستایانی وانەبێژ زیاتر لە پرۆسەکە سوودمەند بوونایە، بەڵام بەداخەوە ئەوانی دانراون هەمویان بەرپرسیارەتی حیزبیان هەیە. هەر لەسەر و بابەتە بەشێک لە حیزبەکانی هەڵەبجە کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. کۆمەڵی دادگەری بایکۆتی کۆبوونەوەکەی کرد بەهۆی ئەوەی چەند حیزبێک ڕازی نەبوون نوێنەری دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان و وانەبێژان بەشداری کۆبوونەوەکە بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.